ئەنجەمین پێداچوونەوەی خێرا لە تاوەری تەندروستی سمارت. فاست تراک ریڤیو. پێداچوونەوەی خێرای ئەمجارە کە لە تاوەری تەندروستی سمارت ئەنجامەدرێت تایبەتە بە تایڕۆدۆلۆجی واتە غودەزانی. بە بەشداری 9 پزیشک و پسپۆڕانی ناوخۆیی و دەرەکی. یەکێک لە پزیشکانی بەشداربووی ناوخۆ بریتیە لە بەڕێز دکتۆر ئاسۆ سەعید محێدین. بەنای خۆی گەورم هەرێوان، من دکتۆر ئاسۆ سەعید محێدین، پسپۆڕی نەشتەگەری گشتی و لە هەمان کاتا ئەندام لە تیمی نەشتەگەری سمارت بەشی نەخۆشەکانی غودە و گرێکانی مل بە پشتیوانی خۆی گەورە ڕۆژی 3/5/2023 بەشدار بین لە تاوەری تەندروستی سمارت لەو ئیڤنتە ساڵانەیە کە باس لە نەخۆشیەکانی غودە و گرێکانی مل دەکات، بە تایبەتی نەخۆشی شەرپەنجەیەکان بە بابەتێک لەژێر ناونیشانی پاپیلێری تایرۆید مایکرۆکارسینۆما کە باس لە شەرپەنجەی غودە دەکات، غودەی دەرەقی کە سایزی یان قەبارەی گرێکە 1 سانتیمەتر و بچووکتر لە 1 سانتیمەترە. بە پشتیوانی خۆی گەورە باسی شێوازی چارەسەری ئەو جۆرە شەرپەنجەیەتان بۆ دەکەین.